بینەرانی کەناڵی پێم سڵاوتان لەبێتن لە دەڤەری برادۆستین دیارە دوای ئەو شەپۆلە بەفربارنی کە لە 28 مانجی 12 دەستی پێکرد لە سنووری دارەی سۆران لە دەڤەری برادۆست ڕێژێکی زۆری بەفرباری وە چیاکانی برادۆست سەروی مەترێک تانزیکەی 2 مەتر هەندێک شوێن بەفریتایە ئەمە شوای کردووە کە باڵندە چێویەکان لە ناوچە شوێستانەکان بێنە خوارەوە بۆ نزیک گوندەکان بێن بەهۆی دەستنەکەوتنی خۆراکەوە. سەرڕای ئەمەش بەشێک لە هاوڵاتیان ڕاوچیەکان بە تایبەتی ڕاوچەکان کە هاتوون لەم ناوچانە ڕاویان کردووە ئاژەڵی چێوی هەروەها باڵندەی چێویان ڕاو کردووە کە ئەمەش وردە وردە هەم ئاژەڵەکان و هەم باڵندەکان بەرەو لە ناوچوونە بچن کە دیاردەیەکی ناشارستانیە. من سەبارەت بەو بابەتە لەگەڵ بەڕێز کاکەژار ماهیر بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی دارەی سۆران قساکەم. کاکەژار سڵاوتان لێبێتن، دیاردەی ڕاوی باڵندەوە ئاژەڵ لە چ ئاستێکدا لە دەبەرەکە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان سپاس بۆ جەنابتان کە هەمیشە هاوکار و هەماهەنگن لەگەڵ ئێمە لە ئەمڕۆ هەم بڵێ سەردانێکی مەیدانی بۆ ئەم ناوچە شەخاویانێکی لە ئیدارەی سەربەخۆی سووران پێ بانگە و قەزای سیدەکانی شێکێکە لەو قەزانە کە ساڵانە بەفرێکی ئیجگار زۆر لێ دەبارین. سەرەرە ئەم بەفربارینێکیان لە ناوچەکە باری و ئەمساڵ ڕێژەیەکی ئیجگار زۆر ئاستەنگ بۆ ئاژەل و باڵندە دروست کرا و ڕێژێکی زۆر ئاژەل و باڵندە پەراگەندە بوون و ئاوارە بوون. هەروەک ئەو دلە میهرەبانەیە کە ئێمەی ملەتی کوردمان هەیە و ئەو بەدوادەچوونەی کە کردومانە لە ڕوانگە ئاینی و هەروە لە ڕوانگەی زانستی و لە ڕوانگە کوشتتوکالێکش کە بتوانانی یارمەتیان ئاژەل و باڵندانە بدەن کە بەکارێکی زۆر زۆر پیرۆز دانراوە حتا هەر دوێنێ ئەو سێرجێکی کردومە لە وڵاتی سعودیش کە بە وڵاتی گەورەی مسلمانان بانگەوازیان کرد بوو کە ئاژەل و بۆ دان و خۆراک بۆ ئاژەل باڵندەکان دابین بکەن، چونکە ئەم ساڵە جیاواز لە هەر ساڵێکی تر بەهۆی گۆڕانکاریەکانی کەشەوە ڕێژەیەکی ئیجگار زۆر بەفرباری بوو و ئەمەش لە ناوچەکە ئاسەنگی زۆر دروست دەکات. بۆیە ئێمە ئەمڕۆکە لە ڕێگای ئەوەی کە بتوانێت هەمدان و خۆراک دابین بکەن و پەیامێکیش بگەینی بۆ هاوڵاتیان هەرمی کوردستان کە پێویستە ئێمە ئەو هاوسەنگی ڕابگرین. گوی زەوی پێویستی بەڕواکە، پێویستی بە ئاژەلە، پێویستی بە مرۆڤە کە ئەمانە هەموو سێگوچکێکی تەواو لە ژیان پێدێنن و هەمووش تاواکەر یەکترن. بۆیە دەمانەوێت ئەم پەیامە بگەینی، پەیامی هوشیاری و ژینگە پارێزی بگەینی، چونکە ئێمە دەسەڵاتی جێبەجێکارنین، دەسەڵاتی گرتنی ڕاوکەرمانە، بەڵام دەسەڵاتی ئەوەمان هەیە کە بتوانین زۆرترین پەیامی هوشیاری بەڵاو بکەینەوە. چی بکرێتن بە تایبەتی دەڤەری سۆران کە ناوچەی شاخاوی زۆرە، باڵندە و ئاژەڵی چێوی زۆرە، بەڵام ئەبینین بەهۆی ڕاوکردنەوە زۆریان لە ناوچوون. چی بکرێ بۆ ئەوەی ئەم ژینگە دۆستیە جارێشتر بۆ ناوچە شاخاویەکانی دارەی سۆران بگەڕێتەوە پڕ بێ لە حیوانی چێوی و باڵندەی چێوی؟ لە دوورەوە من سەیری دەکەم ڕوویەکەوە کە ئێمە بتوانن لە ڕێگای حکوومەتەوە کە پێویستە میلاکی بەڕێوەبەتی پۆلیسی دارستان و ژینگە باشتر بکرێتن و هەروە هەیزەکانی پێشمەرگەی پاراستنی ژینگەش بگەڕێنەوە ئەم ناوچانە. ئەمە لە ڕووی ئەمنیەکە و لە ڕوویەکی تر ئێمە وەکو فەرمانگە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وەکو ژینگە دۆستەکان حتا لە ڕێگەی مینبەری مزگەوتەکانەوە لە ڕێگای مختاری گوندەکانەوە بتوانانی زۆرترین پەیامی هوشیاری بەڵاو بکەینەوە. مرۆڤ تەبعێکی هەیە، تەبعی خۆسەپینی هەیە، ناکرێتن ئەمە هەمیشە ئاژەلەکان بە وەکو بڵین لە ژێرباری خۆمان حەشار بدەین و بۆ خۆمان بەکاربینین، چونکە ئەوەی کە تیبینیشمان کرد دوو لە هەر بەهایکی مرۆڤەتی هەندێک مرۆڤ ئاژەلی مالی ئەسب لە ناوچە کوێستانەکانیان بە ئیهمالی بەرەلان کردبوو کە ئەمەش ڕەنگە ببیتە هۆی مردنی ئەم ئاژەلە مالیانە. ئەمانە هەموو کارەسات دروست دەکەن. ئەم ناوچە بەهۆی گۆڕانی کێشەهەوا ساڵانە ڕێژێکی ئیجگار زۆر ئاژەل و باڵندە کیوی لە ناو ئەچن و کۆچ ئەکەن، چ بەهۆی سووتان چ بەهۆی بردومان بیتن. بۆیە ئەمە چەند ساڵێکە کە ئارامی بەخوابینە ناوچەکە ئاژەلەکان ڕویان لە کوردستان کردوتەوە. بۆیە ئەگەر نەپارێزین و ئەگەر هەر بە تەمای ڕاوکردبین دڵنیا بن ئەوانە کۆچ دەکەن بە وڵاتانی دراوسی. ئامارێک لە بەردەستە تاوەکو ئێستا چەند حیوانی شێویان باڵندە ڕاوکراوێ لەو سنوورە دەست بەسەرکراوە؟ وەکو ڕاوکردنە بەگشتی لە هەرمی کوردستان بەپێی ئەو سەرجامان کردووە نزیکەی 370 ئاژەل و باڵندەی کیوی هەن. 10 لەوانە مەترسی لە ناوچوونیان بە یەکجاری لە هەرمی کوردستاندا هەیە و بەپێی ئەو بەدواداچوونە جیهانیانەش کە کردومانە ڕێژەی ئاژەل و باڵندەی کیوی لەو 50 ساڵەی دوایدا 69 لە سەدا لە ناوچوونە لە ناو براون. بۆیە ئامارەکان زیاتر لە لای پۆلیسی دارستان و ژینگەیە. ئەمە ناتوانین وەکو بڵێن پێویست کە ئامارەکان بخەینەوە، بەڵام ڕاستی ئامارەکان بە دلی ئێمە نینە. ساڵانە ڕێژێکی زۆری ئەم ئاژەل و باڵندانە ڕاودەکرێن و ئێمە هەولیش دەدەن وەکو فەرمانگەی ژینگە وەکو دەستەی پاراستن و چاکردنیشی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 ڕاوکردنمان هەیە بتوانین ئەو بەندانە لە ناو ڕێنماکەدانە بتوانین بە تەواوی بگەینە خەڵکی کوردستان، چونکە ئەمە ڕەنگە
هەندێک کات هەیە کە یاسا یا خصوصا ڕۆلی خۆ زیاتر بگرنیتە لە پەیامی وشیاری. سپاس کاکە ژارماهێر بەڕێوەبەری فەرمانگەی جنگە ئیداری سەربەخۆی سۆران بەڵێ بەگشتی بەهۆی ئەو شەپۆلە بەفربارینەی کە ڕووی لە ناوچەکە کردبوو باڵندەیەکی زۆر لە ناوچە شاخاویەکان بۆ ناوچە ئاوادانەکان هاتبوون بەهۆی نەمانی خۆراک و دانەوێڵە ئەمەش وای کردبوو کە بەشێک لەو هاوڵاتیانی کاری ڕاوەکەن بێنە ئەو ناوچانە ڕاو بکەن پێویستە هاوڵاتیان وشیار بن ئاژەڵی چێوی و باڵندەی چێوی لە ناونەبن بۆ ئەوی سیمای هەرێمی کوردستان بەرەو جوانتر بڕواتن و کاری ژینگە دۆستی بۆ ئەو ناوچانە بگەڕێتەوە بەڵام نەگەڕێم وەلایەوە.